دووسێ ڕۆژە ئەمە زۆر برەی پێدەدرێەوە بە شێوەیەکی بەرفراوان بڵاو دەکرێتەوە کە گوایە چەند فراکسیۆنێک سەبارەت بەم پرۆژەوە تێپەڕاندنی ڕێکەوتنیان کردیە. ئەمن ئەوە بۆ هەموو لایەک ڕوون دەکەمەوە کە هیچ جۆر ڕێکەوتنێک سەبارەت بێ خۆمان دەڵێم هیچ جۆر ڕێکەوتنێکمان لەگەڵ هیچ فراکسیۆنێکی کە نییە و ئێمە تەنها پێشنیاری خۆمانمان کردو بۆ ئەم پرۆژەیە وەکو فراکسیۆنی کۆمەڵی ئیسلامی چەند کۆبنەوەیەکمان ئەنجام داوە و گفتوگۆمان و ڕاوێژمان بە جەنابی مەمە سعدی باپیر کردووە و گفتوگۆمان لەگەڵ برایانی مەکتەبی سیاسی کردووە. گەیشتین بە سیغەیە کە پێمان وا بۆ ئەم سیغەیە منتەقیە و لە دادگەری و نزیکە نەک هەموو دادگەری بێ. ئەگەر ئەو پێشنیارێکی ئێمە سەبارەت بە پلە باڵاکان وەرنەگیرا دەنجی پێ نەدرا و پاشەکوتی موسە لە ڕێگەی ئەژمارێکی بانقیەوە بە گەرنتی لە دانی حکوومەت هەرێمی کوردستانەوە دانی پێدانەی هێنرا وەک یاسایەک بۆیان بگەڕێنێتەوە و ئەگەر کەمترین موسەی خانەنشینی لە هەرێمی کوردستان نەکرا بە 400,000 بەسەرەوە ئێمە بە دڵنیاییەوە دەنجی پێ نادەین.